ئەلکتان کێشایە و ماندوو بوون. من دکتۆر هونەر دلزار پزیشکی پسپۆری جوانکاری سووتان ڕۆژی پێنجشەممە هەواڵێک بڵاو بووە و زۆر گەورەکرا لەلایەن پیج و ڕاگەانی لایەکی دیاریکراو و سایت و پیجە سێبەرەکانی ئەو لایەنە بەداخستنی کلینیکەمان. هەواڵەکە بە زۆرێک بڵاو بووە، تەرکیز و ئیحتیمامیش زۆری خرایە سەرێ. من دەمەوێت لێرە ڕوونکردنەوەیەک بدەمە هاوڵاتیان کە کلینیکەمان کراوەیە و هەر کراوەش بووە. هیچ تیمێک نەهاتووە بۆ لام و داخستنی کلینیکەم تەنها ئەرچی سندیکای پزیشکانە. ڕۆژانە دەیان کلینیک لە هەولێر دادەخرێت و هیچیان بڵاو نەکراوەتەوە و تەرکیزیان لەسەر نەکراوە. ئێمە ئەم بڵاوکردنەوەیە تەنها بە ناوزڕاندن و بە تەشیرکردن دەزانین و بە هیچی تری نازانین. وسکاڵە یاسایی لەسەر هەموو ئەو پیج و سایت و کەناڵانەش دەکەین کە ئەم هەواڵانەیە بڵاو کردوێتەوە. چونکە من تەنها یەک کلینیکم هەیە و دانەخراوە ئەوەی ئێستا ئێوەی لێرەوەش ڕای دەگەێنم کە من وەک پزیشکێک لە خزمەت خەڵکی خۆشەویستی شارەکەم دەبم و هەموو جۆرە کارێکی خێرخوازی و بێبەرامبەریش و کاری خێرخوازی ڕادەگەێنم و خۆشم ڕادەگەێنم کە لە خزمەت بریندارانی تراژیدیایەکەی دوونەی شاری سۆران دەبم و بە ئەر چێرشانی خۆم دەزانم کە خزمەتیان بکەم و حەز دەکەم خەڵکی خۆشەویستی خۆمان ئاگدار بکەمەوە کە ئەوە یەکەم جار نییە ئەو کەناڵ و ئەو پەیجانە کار لەو جۆرەیە ئەنجام بدەن، بەڵام خەڵک زۆر چاوکراوە شارەزا بووە. تا هەڵمەتی هەڵبژارنیش تەواو دەبێ ڕەنگە کاری لەو بابەتە و هەواڵی هەڵبەسترا و نادروست ببیستین و بڵاو بکرێتەوە. بەڵام دووبارە سوپاسی خەڵکە دەکەم کە خەڵکە زۆر چاوکراوە بووە و ئەو هەواڵانە زۆر جێبیست نابن. دووبارە زۆ بەخێر هاتتان دەکەم، ئەرکتان کێشا و دەستان خۆش بیتن. هەڵبژاردن پەیوەندێکی بەکارەکەی جەنابەوە کە دەبواری تەندروستی و جوانکاری ئەوەیە کە پرسیارم. دووەم پرسیارم ئەو شوێنەی کە جەنابەت باسی دەکەیت بڵێ شوێنی منە، وێنەی جەنابتی پێوە بووە و باز دەکرێت کە کلینیکی تۆیە. چۆن دەوێت سەرمێنی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنی بۆ هاوڵاتیان کە ئەوەی شوێنی تۆ نیە کە وێنێکی تۆ بە گەورەی لەوێتراوە؟ بەڵێ پێشەچی ئەو مۆزوعی هەڵبژان لە ڕۆژانی دادی ئینشاءڵڵا زیاتر بەدەردەکەوی. جارێ هێشتا کە قەراری دادگای فیدراڵ هەردەرنەسۆلە بۆ شێوازی هەڵبژاردنەکە، بەڵام بۆ مۆزوع ئەوەی کە کلینیک هەر کەسێک بۆ هەیە یەک کلینیکیە بێتن، کەس بۆی نییە دوو کلینیک و سێ کلینیکیە بێتن. ئێرەش کە لێی دانیشتون ئەوە کلینیکی منە، بە پێی هیچ یاسایەک ناکرێم دوو کلینیکم هەبێ، ینی ئەو شتە مەقبول نییە. بەڵام وەکو خۆم کە خەڵک کە دیعا دەکەم احتیمالە وێنەم لە زۆربەی شوێنی تریش هەیە، ئەوە مانای ئەوە نییە ئەو شوێنە پەیوەندی بەمنەوە هەبێت. هیچ کارێکی نەشتەرگەری یا جوانکاری دەو شوێنە ئەنجام نەداوە پێشتر و ئەو بابەتی دەرزی بۆتۆکس و فیلەر ئەگەڕوونی بکەیتەوە کە دەڵێن ماوە بەس ئاگاداری ئەو مۆزوعی نیمە، بەس ئەمە باسیەوەی دەکەین ئەو شوێنە شوێنی من نییە، ئێرە شوێنی منە و ناوهینانی من لەو بابەتە کارێکی نەشیاوە و بەلاڕێدابرا. بەشێکی زۆری ئەو کلینیکی دکتۆرانە کاری خێری دەکەن. خۆت باسی کرد ئەو بریندارانەی کە لە سۆران ڕێتەوە ئێوە هاوکاریان دەکەن لانی جوانکاری یاخۆ بریندارانەی کە پێویستیان بە چارەسەر دەبێت ئێوە بە شێوەیەک هاوکاریان دەکەن. بەێ ئەمە یعنی وەکو هەڵمەتێک ڕامەگەیاندووە ئێستا نەخۆشخانەی سووتان لە شاری کوێیە کە کردومانەتەوە خزمەتێکی ئینشاءڵڵا بێوێنە پێشکەش بە هەموو خەڵکی خۆمان دەکەین ئەوانەی کە سوتا و لە سەرەتای سوتانەکان تا کۆتایی کارەکان گشتی بە خۆڕایەن بۆ ئەنجام دێتون با پێشکەوتنی شێواز و بە وجودی پسپۆری شارەزا لەو بوارە دەتوانین یعنی کارەساتەکە دڵتەسێنە هەموو خەڵکی کوردستانی بەڕاستی تووشی شۆک و خەم کردیا دەکرێت ئەوانێک کە حەز بکەن ئەمە توانین خزمەتیان بکەین لە خەستەخانەکە و ئەوی پێویستی بۆیان بکەین. دکتۆر دیارسێنم لە تۆڕی میدیای ئێستا پێتان وا بۆچی ئەو لایەنە ئێوە بە ئامانزەگرەوە
بۆچی ئەو میدیانی کە باسییان لەوەکەم خۆتان بۆچی ناوی ئێوە دێنن لە کاتێکدا دەڵێت پەیوەندی بە منەوەنیانی ئێوە ئەوەتان خۆشڕاست کردێتەوە کە شوێنە پەیوەندی بێەوە نیە و ئەو میدیانە جەخت بەسەیەوە دەکەنەوە پێشوەخت ئێوە ئێستا لە کلینیش دکتۆر هونەریە ئەوە کلینیش دکتۆر هونەریە ئەو شوێنە چۆن پەیوەندی بە منەوە پەیوەندی بە منەوە نیە مەبدەئیەن ئەوان ترژ ئیشارە لە ڕۆژانی داهاتوو زیاتر ڕوون دەبێتەوە کە ئامانجیاچیەوە ئەمەش تەمان دەیان ڕێکاری یاساییان بەرامبەر دەگەین هیچ کاتێک خۆت چوویتەوە شوێنە سەردانی و سنتەر ئەمە لە هەولێر چمە زۆر شوێنێ بەس بۆ کاری تەندروستیان بۆ کارەکەی خۆت هیچ کاتێک چووی لەو شوێنە نیشتەرگەریە شتێک ئەنجام دەی بە ناوی تۆ بکرێ و شوێنیان ئەم باپێ بڵێ مەکو دکتۆر لە ساڵێک لەوانێ سێ چوار شوێنم کردبێتن بەس ئەمن ئێستا حالیان کلینیکم لێرەیە کە هەر شتێک ببێتن من مەسئول لەسەر ئەو شوێنە شوێنەکەی تر پەیوەندی بە منەوە نییە ینی هەر لە حالەتێک بەس ئەوەی کە کراوە زیاتر تەرکیزکردبوون لەسەر نایە من ئەوە شتێکی باش نییە و ینی ئەم لەو بابەتەوە ڕووی دەکەین سەر شتەکەی دکتۆر پێم وابێت لە کاتی ئیفتاحی ئەو سەنتەرە لەسەر سەڵی خۆش لەوێ ئامادە بووی ئەم لە مانجینەوە لێرەمە ڕاستە ئەوە پێشتر سەرتر خۆش ڕۆزان لێر ئامادە بووی لە کاتی ئیفتا و لەوەی ئەم سەنتەرە دەگوتێت لەوانەیە ئەگەر ئەنی ڕاستەخۆی جەنابی شێت دەبێت لەوانەیە پەشێک ئەگەر پشتێکی تێدا بێت جەنابێت لەوانەیە بەو شێوەیە لاوی وەرازی تەواوکرابێتەوە ئەمە شازەکەیەوە کە پشکت هەبێت لەم سەنتەرە یانیش لە کاتی کردنەوەی ئەم سەنتەرە بەخۆش لەوێ ئامادە بووی کارێکی زۆر ینی ورد دەبێت ئەمە هەموو تێبگەین سنتەر نییە ئەوە کلینیکە لەوەیە کلینیک پشتی تێدا نییە کلینیک بە پێی یاسا هەر دکتۆرێک کلینیکێش تایبەتی هەیە یعنی هیچ کلینیکێک ئێستا ئەو کلینیکەی من تێدایمە بۆی نییە کەس پشتی تێدا هەبیتن سنتەر وەکو پرۆژەیەک ڕەنگە بتانی مەسەرەن پشتەکە بەس ئەوەی لێوێندە لە کلینیکە ئەو لێرەشە کلینیکە یعنی سنتەر نییە ئیتر نەوایە ئەتو لە ناودڵی دکتۆر هێرژنی مەسەرەن چێشیریکە یان دکتۆر منە چێشیریکە بچم ئەم ناوبینم یعنی ئێستا ڕەنگە ئەو خانێ من تێدایمە کەسێکی دیاری کراوبی ئەتو ناکرێت تو بڵێ وەڵاهی هەر کێشەی لێرە دروست ببیتن کەسەکەیە دەکرێت ئەمە ورتر بین لە هەواڵ گواستنەوە دەکرێت ئەمە یعنی کە بڵاوکردنەوەی هەواڵ دەکەین دقیق بین خاستن ئەگەر کەناڵەکان کەناڵی یعنی سەر بەلایەنێکی دیاریکراو بن دەکرێت ورتر لێکۆڵینەوە بکەین پێش ئەوەی هەناڵەکان بڵاو بکەینەوە ئەو سکرینەکەی بەڕێزنیە بۆ ئامادەبووی ڕازیبووی ڕەزامەندیدا وێنەی تۆ لە کلینەکە بواسێت وێنەی من لە چەندی شوێن هەیە وێنەی من لە چەندی شوێن هەیە بەس بۆ کەس نییە مەسان تەشی بەنایم کام وێنی کەم لە شوێنتر هەیە لە ڕۆژانی دادی ئێستا ئینشاڵڵا وێنەی من لە شوێن کەش دەبینن ئەمە کارەکانی مەکاری خێرخوازیە کارەکانی مە خزمەتکردنی خەڵکە کارەکانی ما پیشاندانی ڕۆیەکی جوانە بە شاری هەولێر بە خەڵکی کوردستان بە دەکرێت هاوکارمان چەندی کار و پرۆژێ خێرخوازی ئەم هەواڵانەوە جەناب سار دەکاتەوە بەتاکید ئێمە پرۆژەکانی ما لە سەرەتا بە پرۆژەی مەسەرەن پزیشکی بە خۆڕایی بە پێشکەرکردنی چەندین هەڵمەتی تەندروستی و دروستکردنی چەندین خولی تایبەت بۆ تۆپانێ و ئیتر خولی فێربوونی درومان و خولی فێربوونی چەندین شتی تایبەت بۆ گەنجەکانمان کردوتەوە و بەردەوامیش دەبین لەو کارەمان لە بۆ خزمەتکردنی خەڵکی ئەو شارە خۆشەویستەی بۆ ئەوەی جێپەنجەیەکمان هەبێت ناو ئەو خەڵکەی دەست خۆش زۆر مەشغوڵە لە خوارەوە ئەگەر زۆر سپاسان دەکەم زۆر مەمنون.